سڵای خۆی گەورەتانە بێ خۆشەویستان. لە ڕۆژی 15/2/2025 کۆمپانیای ناسراو بە فایرفلای ئێرۆسپەیس کە کۆمپانیایەکی تایبەتە بە بەرهەمێنان و دروستکردنی موشک و مانگە دەستکردەکان و کەشتی ئاسمانیەکان و کۆنتراکتێکی لەگەڵ ئاژانسی ناسا مۆر کردووە بۆ نیشتانەوەی هەندێک کەلوپەل و ئامێری زانستی سەر بە ئاژانسی ناسا کە چاوەڕان دەکرێت لە 2/3 لەسەر مانگدا بنیشێتەوە. کەشتی ئاسمانیەکە بۆ ئەوەی خولگەی خۆی لە دەوری مانگ وەربگرێت واتە بلو گۆست ئەمە ناوەکەیتی لە ڕۆژی 24 ئەم مانگە مانۆڕێکی زۆر گرنگی ئەنجامدا لە دەوروبەری مانگ. ئەم کەشتی ئاسمانی لە بەرزایی 120 کیلۆمەتر لەسەر ئاستی ڕووی مانگدا فڕیوە بە خێرایەکێکدار زۆر تا بتوانێت لە چنگ هێزی چێشکردنی مانگدا دەرچێت، بەڵام کامێراکانی توانی دیمەنێکی یەکجار زۆر ناوازەی ناوچەی ناسراو بە لای دووری مانگ وەربگرێت. ئەو ناوچەیە یان ئەو لای مانگ کە ئێمە لەسەر هەساری زەوی ناتوانین ببینین لەبەرەوەی مانگ بە خێرایەکی یەکجار زۆر خاو بە دەوری خۆیدا دەخورێتەوە، ئێمە تەنها ئەو ڕووی مانگ دەبینین. بەڵام کەشتی ئاسمانیەکان دەتوانن ئەم کارە ئەنجام بدەن وەک چۆن سۆڤێتیەکان لە هەفتاکانی سەدەی ڕابردوو ئەم کاریان ئەنجام داوە. خۆشەویستان، کەشتی ئاسمانی بلو گۆست کە گوتمە سەر بە کۆمپانی فایرفلای ئێرۆسپەیسە دوای گەیاندنی ئەو کەلوپەلانە و نیشتانەوەی لەسەر ڕووی مانگ خۆشی چەندی تاقیکردنەوە لەسەر خاچی مانگ ئەنجام دەدات دەربارەی هێز وزەی گەرمی لە ناخی مانگ و ئەو گۆڕانکارانێک کە لەسەر خاچیان ڕووی مانگ ڕوودەدات. خۆشەویستان، جێتان دێرم دەگەم ئەم گرتە ناوازانەی فرینی کەشتی ئاسمانی بلو گۆست لەسەر ڕووی مانگ لە بەرزایی 120 کیلۆمەتردا سەیری ئەم هەموو چاڵ و کەند و لەندانەی مانگ بکەن کە لە ڕێگەی کامێرای ئەم کەشتیە وەرگیراوە. چاوەڕوان دەکرێت لە 2/3 واتە 2 مانجی داهاتوو لەسەر ڕووی مانگدا لە ناوچەی ناسراو بە دەریای کریزیۆمدا بنیشێتەوە. خواتان لەگەڵ.